سڵاوتانێ بێ بەڕێزان لە NRTۆ گەشتێکی نوێی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێم بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم لە کۆبوونەوەدان. پامنێری NRT ڕاگەیاند لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکەدا بەشدارن و هاوکات ژمارەیەک یاساناسیش لە کۆبوونەوەکەدا بەشدارن. سەرچاوێک لە نێو کۆبوونەوەکەەوە بە NRT ڕاگەیاند لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا گفتوگۆ لەسەر چۆنەتی درێژکردنەوەی ویلایەتی بارزانی دەکەن. هەروەها لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەسەر کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەکرێن. بە پێی زانەرەکانی NRT لە کۆبوونەوەی دوێنێدا پێنج لایەنە سەرەکیەکەی ڕێکەوتون کە یەک پرۆژەی هاوبەشیانە بێت بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و بە ئەو مەبەستەش لیژنەیەکی یاسایی پێک دێنن کە نوێنەری سەرجەم لایەنەکانی تێدا بێت. لە کۆبوونەوەکەی دوێنێدا نوێنەرانی ئەمریکا و بەریتانیا و نەتەوە یەکگرتووەکان بەشداریان نەکرد.